خۆشەویستانی کورسات نیوس سڵاوتان لێبێت لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. شێواش بەرەو پێکێنانی دوو سەرۆکایەتیەکەی دیکەی عێراق و ئاڵۆزیەکانی ناوچەکەش وردە وردە زیاتر لە ساڵی نوێدا سەر دەردێنن. کورد جارێکی دیکە نەیتوانی بە یەکڕیزی و یەکدەنجی و یەکگوتاری و کاندیدی هاوبەش بۆ پۆستەکان بەرەو بەغداد بەڕێکەوێت. چیرۆکەکە کەمێک ئاڵۆزە لە ناو ئاڵۆزیەکانی عێراقدا، ئەوەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان گرنگە ژیان و گوزەرانی خەڵکە، ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئێستا کە لە مانجی یەکین خەڵک ترسی لەوە هەیە کە موچەی دوانەکەوێت، موچەی نەخورێت و لە هەرێمی کوردستانیش حکوومەتێک پێک بێت، ئەو لە گوێژ ڕاستکەمەوە، حکوومەتێک پێک بێت کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات، نەک دەستبادانی پارێزگا و شار و قەزا و ناحیە و گەڕەک لەگەڵ یەکتریدا بکرێت. ئەمە جگەلەوەی بینیمان کە ڕووداوەکان هێندە سەرنجڕاکێش و خێران کە جاران ئەگەروتبایان ئێمە هێزێکی سەربازی پۆڵین و تۆکمەمان هەیە، ئێستا سەرۆکی وڵات بە هێزی دەلتا لە شیرنی خەودا سواری فڕۆکە دەکرێت و کە لە بچە دەخرێتە دەستی. ئەوانە هەمویان بۆ ڕوودا و مەرجنی هاوشێوە بێت، بەڵام ڕووداوی سەرنجڕاکێش و لە ناکاو لە عێراق و هەرێمی کوردستانیش چاوەڕوان کراون. پانۆڕاما گفتوگۆکە لەگەڵ هەریەک لە بەڕێزان بەڕێز نەوزادی مهندس چاودێری سیاسی کارنوزان بەخێر بیت بۆ دەرفەتە، هەروەها بەڕێز سروە محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی شتی نیشتمانی کوردستان بەڕێزیشان لە بەغداوە لەگەڵمانە بێ بەیجازەی جەنابەت کاک نەوزاد. سروە خان سڵاو لێ بێم کاتت باش. ئەمڕۆ بە حڕێک لەوە دەست پێ بکەم چکە باسی یەکڕیزیمان کرد، ئەمڕۆیەوە سەردانی فراکسیۆنی پارتیتان کرد، مەبەست لە سەردانەکە بۆچی ببورم؟ بڵێ زۆر سوپاس کاکزانام، کاتە باشم، کاتەی میوانەکەت و بینەرانی خۆشەویست باش. دیارە سەبارەت ئێمە ئەمڕۆ مەبەستمان لە سەردانمان بۆ فراکسیۆنیکێتی یەکەم بۆ پیرۆزبایی بوو لە سەرۆکی فراکسیۆن و ئەندامانی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، دیارێکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنیکێتی نیشتیمانی کوردستان ئەمە وەکو بەرنامە ڕێژی خۆیەتی لەگەڵ هەموو دەورەیەکی پەرلەمانیا سەردانی سەرجەم فراکسیۆنەکانەکات، بە تایبەتی فراکسیۆنە کوردیەکان بۆی گفتوگۆ بکەین لەسەر یەکڕێزی نێوماڵی کورد لە بەغدا، چۆنێتی تێپەڕاندنی پرۆژە یاسایەکان، چۆنێتی چارەسەرکردنی سەرجەم ئەو کێژانەی کە دێنە ناو بەغدادەوە بۆ ئێمە بتوانین یەکڕیزی و یەکدەنگی لە نێو پەرلەمانی عێراقا دروست بکەین سەبارەت بە سەرجەم کێشەکانی نێوان هەرێم و نێوان بەغداد و سەرجەم ئەو پرۆژە یاسانیش کە دێتە نێو پەرلەمانەوە. دیارە مەبەستی کۆبنەوەکەی ئێمە یاخود سەردانەکەی ئێمە ئەمڕۆ ئەوە بوو بۆ ئێمە کۆدەنگیەک دروست بکەین لە ئێستا بەدوا بۆی ئێمە بتوانین چۆن ئیش بکەین لە داهاتووە لە سەرجەم کێشەکانی نێوان هەرێم و نێوان بەغداد و سەرجەم ئەو پرۆژە یاسانەشی کەوا لە نێو پەرلەمانە. بە تایبەتی ئێمە ئەمڕۆ کۆبنەوەی سەرۆکی فراکسیۆنەکان هەبوو سەبارەت بە چەند خاڵێک، یەکێک لەو خاڵانە هەڵبژاردننی ئەنجومەنەکان واتە لیژنەکانی نێو پەرلەمان ئەو دانانی ئەندامانی پەرلەمان لە لیژنەکان و بە تایبەتی گفتوگۆکردن لەسەر ئەوەی کەوا ئێمە وەکو کورد لە کۆی ئەو لیژنانی کەوا لە نێو پەرلەمانە چەند سەرۆک لیژنەمان بەرەکەوێت، چەند جێگرمان بەرەکەوێت، بە هەمان شێوە جێگرەکان جێگری یەکەم و دووەمانەیە. بێگومان ئێمە لیژنەکانی نێو پەرلەمانی عێراق پێکاتوە لە 25 لیژنە، ئەم 25 لیژنەیە بە کۆی گشتی ئەگەی ئێمە قسەی لەسەر بکەین 11 بۆ 12 سەرۆکی لیژنە بۆ پێکاتی شیعەکانە بێت، شیعەکانیش لە نێو خۆیانە دابەشی ئەکەن بە پێی ئیستحقاقاتی هەڵبژاردننی خۆیان. پاشانی مەدەینە سەر سونەکان بە هەمان شێوە پێکاتی سونەش 5 بۆ 6 لیژنەی بەرەکەوێت سەرۆکی لیژنە، ئەوش لە نێو خۆیانە دابەشی دەکەین. ئێمەش دێینە سەر کوردی 4 لیژنەمان بەرەکەوێت. ئەو 4 لیژنەیەش پێویستە ئێمە بە تەفاهمات و بە لێک تێگەیشتن لە نێوانیەکە دابەشی بکەین، هەروەکو چۆن لە خولی پێشووی پەرلەمانە
ئێمە 4 لیژنەمان بەرکەوت ئەو 4 لیژنە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی 2 لیژنەیە کرد، پارتی دیموکراتی کوردستانی سەرۆکایەتی 2 لیژنەیە کرد. ئەمە تەوەریکی یەکەمی کۆبنەوەکان بۆ کە ئەمڕۆ باسم لەسەری کرد. تەوەری دۆمی کۆبنەوەکان باس لەو پرۆژە یاسانە کرد کە لە نێو پەرلەمانە کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، بڕیارە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ و لە جلسەکانی داهاتووی پەرلەمانە قسەی لەسەر بکرێت. دیارە ئێمە زیاتر کۆبنەوەکەمان بۆ ئەوە بوو کە لە داهاتووە ئەو پرۆژە یاسایانەی کە دێتە نێو پەرلەمانەوە تایبەتە بێ بۆ کورد ئێمە چۆن بتوانین یەکڕیز و یەکدەنگ بین بخێنە نێو کۆبنەوەکانی پەرلەمانە و پاشان گفتوگوی لەسەر بکەین و بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران و بە تایبەتی یەکگرتووی کوردی ئێمە بتوانین ئەو پرۆژە یاسانە تێپەڕێنی. سروەخان باسی پۆستی سەرۆکۆمارتان کرد کە پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنی پارتی لەگەڵتان هاواهەنگ بێت. بەڵێ دیارە ئێمە وەکو فراکسیۆنەکان باسی پۆستی سەرۆکۆمارمان نەکرد، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کەوا لە نێو پەرلەمانی عێراق ئێمە ئەزانین پۆستی سەرۆکۆمار بۆ کوردە لە نێو کوردیشا لە ساڵی 2005ەوە لە سەردەمانی هەڵبژاردننی خوالێ خۆشببوو بە ڕێزمام جەلالەوە تاوەکو ئێستاکە ئەو پۆستە بەدەستیەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ هەروەکو چۆن جێگیری دۆمی سەرۆکی پەرلەمان لە ساڵی 2005ەوە پشکی کوردە بەدەستی پارتی دیموکراتی کوردستانەوە بووە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە نێو پەرلەمان ئێمە گفتوگۆمان کرد لەسەر ئەوەی کەوا پێویستە ئێمە یەکگرتوو بین بۆ کاندیدێکی یەکگرتوو لە نێو پەرلەمانی عێراقا بۆی ببێ بە سەرۆک پەرلەمانی ببێت ئەفۆ ببێتە سەرۆکۆماری عێراق و نابێ ئەوەشمان لەبیر بچێت کە سەرۆکۆمار بۆ عێراق پۆستێکی زۆر گرنگە. ئەوە نییە کە لێرە و لەوێ ئێمە گوێمان لێ ئەبێکەوە پۆستێکی تەشریفاتە نەخێر پۆستێکی تەشریفات نییە لەبەر ئەوەی سەرۆکۆمار پارێزەری دەستوری عێراقا، سەرۆکۆمار دەسەڵاتی ئەوەی هەیە کەوا پرۆژە یاسا بۆ پەرلەمانی عێراق بنێرێ، دەسەڵاتی ئەوەی هەیە کەوا ئەفوی خاص دەربکە، ئەتوانێ ئەفوی حەب دەربکە ئەو پرۆژە یاسانی کەوا لە پەرلەمانی عێراقەوە دەرەچن سەرۆکۆمار پەسەندی دەکات. دیارە ئەمانە هەمووی کۆمەڵی دەسەڵاتی زۆر گرنگە لای سەرۆکۆمارە بۆی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارمان داوە کە ئەو پۆستە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت و لە کۆبنەوەکانیشا لەگەڵ سەرجەم لایەنە شیعەکان و لایەنە سونیەکانیش کە بەڕێ سەرۆک باڤڵ تاڵەبانی لە بەغداد لێرە تەواجدی هەبووە گفتوگوی چڕوپڕ کراوە لەسەر ئەو پۆستە و گفتوگۆش کراوە لەسەر ئەوەی کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی خۆی ئەبێ بۆ ئەو پۆستە. زۆر باشە گەڕێم وڵات سروەخان لەگەڵمان بێنیتەوە. کاک نەوزاد چەند گرنگە کورد بە تایبەتی مەسەلەن ئێستا شیعە سونە کەسێتییان کردووە بە سەرۆکی ئەنجومەن نوێنەرانی عێراق لەوە دەرچوو کە هیچ سونە بێ هی هەموو عێراقا مەسەلەن سەرۆک وەزیران و سەرۆک کۆماریش وای لێ دێ مەسەلە پەرلەمانتارەکان فراکسیۆنەکان لیژنەکان ئەتوانن وردکار و بچنە ناو تەفاسیلی بابەتەکان. چەند گرنگە لە ئێستاوە خەمی خەڵک بخورێ، خەمی پرسە نیشتیمانیەکان بخورێ، خەمی کێشەکان بخورێ. بەڵێ زۆر سوپاسانەکەم و بەخێربانی بەخێر هاتنی خوشکی بەڕێز سروەخانەکەم. بەڕاستی لە سەرەتای دامەزراندنی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم دەسەڵاتە کوردیە سەرڕای هەموو کەم و کوڕەکان و لەو وەختە تنگانەکان شەڕی ناخۆ وەکوڵێن خۆ کوژی و براکوژیەکانە هەچ کاتێک فرسەتێک هەڵکەوتێ بۆ ئاژبوونەوە بۆ دەستلەملکردن بۆ دەستڕاکێشانی ئاشی لە بینی یەکتریا دڵی هەمومانی خۆش کردووە. بۆیە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ وە سەردانی وەفتی فراکسیۆنی یەکێتی بۆ لای براگەت دەدانی پارتی و پیرۆژباییکردن و ڕێکەوتن و قسەکردن و مناقەشە لەسەر کاری داهاتی پەرلەمانی خۆیان و بە هاوبەشی بۆ بەتایبەتی بۆ مەسەلە و پرۆژە یاساکان تایبەت بە کوردەوە دڵخۆشکەرەیە دەستان خۆش بێ لەشتان ساغوێ هیواداری ئەم 4 ساڵە بەو ژیانی ڕۆحیەتە برایەتی و تەبایی و کوردانەوە کار بکەن لە بەغدا. وەکو جەنابەت قساکەیت بە پرسیارەکەت ئەوە کردووە ئێمە لە پەرلەمانی عێراقا خۆ دەزانی 329 ئەندامە لە غەیری کۆتاکان 320 دەمێنێتەوە بۆ شیعە بۆ سونە بۆ کورد. باشە لێرەیە شیعەکان وەکو ئیتاری تەنسقی 187 کورسیان هەیە، سونەکان 77 کورسیان هەیە، کورد 56 کورسی هەیە. ئەگەر بێتە سەر ئەقلیەت و ئەکثەریەت زۆرینە و کەمینە هەمیشە کورد کەمینەیە، بەڵام ئەم کەمینەیە نابێتەوە ئێوە کە خۆمان بەکەم بزانین لەبەرەوەی هەموو کاتێک لە کاتی دەنگانەکانە لە کاتی تەواوکردنی نیسابی قانونیە ئەو هێزەیەک کورد دەبێتە هێزی پارسەنگ بۆ ملبلانیەکان بۆ ڕێکەوتنەکان بۆ تەواوکردنی نیسابەکان کەواتە سقلی قورسایی کورد بەو 56 نییە بەڵکو ئێمە وەکوتم ئەگەر بۆ مێژوو پاشخانی گەلی کورد و نەتەوەی کورد لە عێراق و لە ناوچەکەی باس بکەین تۆ دووهەم نەتەوەی لە عێراقا
باشە زمانی ڕسمی تۆ زمانی ڕسمی دووهەمە لە عێراقا کاتوانیت ئەوەی بکەی و توپێش پێکەی گفتوگۆی پێکەی هەربیل بووناسە بەداوا لە سرۆخان و برادرانەکەم لەم 4 ساڵە هیوادارم زۆربەتان بە کوردی قسە بکەن و بە ناچاری دەبێت دەستەی سەرۆکایەتی جیهازی تەرجمەتان بۆ ئامادە بکە با بێتە نمونەیەک و دەست پێشخەریەک بۆم دەورەیەتان بەڕاستی بەداخەوە 23 ساڵی ڕابردوو نەمان زۆرێک زۆرێک لە سوۆشال میدیا و میدیای کوردیش کردویانە بە عیبا بەڵێ وای ڕاستە کردویانە بە عیبا لە بە کوردی قساکە لە مەسەلەن بۆچی ڕاستە ئەبێ عەرەبی بزانێ عربی بزانێ تێبگا لە بەرامبەرەکە تێبگە بەڵام بە کوردی جواب بەرەوە بۆەوەی بتوانێت تێبگایان منەما قسێکە وەکو اختراحێک بۆ خوشکوبرانی خۆم لە پێشان فراکسیۆنی یەکێتیوە بە فراکسیۆنە کوردەکانی کەش هیچ عیبەیان نییە زمانی خۆتە و بەکارێنیت و ئێستا زمانی تەکنۆلۆژیە کاکە یعنی توانی بە تەواوەتی تەرجمەیەکەی بۆ هەموو زمانەکانی کە بۆیە یەک و یەکگرتووی کورد زۆر مهمە جا چ لە هەرێمی کوردستانە بێت چ لە بەغا بێ من دایمەن ئەی بەسمەوانێ یەک و یەکگرتووی لە نێو ماڵە سەرچەکەی خۆمان کە هەرێمی کوردستانە زۆر گرنگترە بۆ پشتیوانیکردنی فراکسیۆنەکانمان لە بەغدا وەکووتم 56 کورسی 56 نوێنەر لە پەرلەمانی عێراقا یاخود 4-5 وەزیر ئەگەر هەمان بێ لە کابینی حکوومەتە ئەمە قووەتێکی هێزێکی کەمە بەڵام قووەتە ئاساسیەکان پاڵپشتە ئاساسیەکان بریتێ لە هەرێمی کوردستان دەسەڵاتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان یەک و یەکگرتووی موقیف و پێگە و گوتار و کردداری هەمومان لە هەرێمی کوردستانە چەندە لە کوردستان بۆ معلوماتت کازانە بۆ خۆت متابعیت و ڕۆژنامە نووسێکیت ئەبینین ئێستەکانە چاودێرە سیاسەکانی عەرەب و نخبەی عێراقی هەمیشە ئەو قسەیە دەکەن کەوا گرە لەسەر لاوازی ماڵی کورد دەکەن گرە لەسەر پەردەوازەی ماڵی کورد دەکەن گرە لەسەر خۆخۆی کورد دەکەن هەموو کاتێ ئەوانیش و ئێمەش خۆمان زۆر باشزانی ئەو ڕاستیە دەبێت یەک و یەکگرتووی دەبێتە مای سەرکەوتنمان دەبێتە مای یەک و یەکگرتووی و قسە ڕۆیشتووی نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراقا لە ئەوەیە سەرۆکایەتی کۆمار وەکوڵێن پۆستەکە ڕاستە لەواتەیە پۆستێ بەشەکە لە دەسەڵاتی تەنفیزی لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە ڕاستە دەسەڵاتەکانیش تەحدید کراوە بەڵام بۆ خۆی لەبەرەوەی سیستەمی حکومڕانی لە عێراقا سیستەمێکی پەرلەمانیە سیستەمی سەرۆکاتی نیە بەدڵنیایی سەرۆکی عێراق یاخود سەرۆکی دەوڵەتی عێراق ئەو دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانی نییە بەڵام لەگەڵەوەشا پێگەیەکی گەورەیە پێگەیەکی قورسە سەرڕا قسەکانی سروەخان لەناو مەحافلی نێودەوڵەتیە لەناو کۆبوونەوە نێودەوڵەتیەکانە سەرۆکی دەوڵەتی عێراق نمایندەی هەموو گەلی عێراقەکە بە هەموو پێکهاتەکانیەوە لەبەرەوە پێوە مادامیش خۆشبەختانە بەرکورد کەوتووە و لەناو کوردی شاوەکو تەقلیدێکی چەند ساڵی ڕابردوو بەریچەتی نیشتمانی کوردستان کەوتووە بەڕێی من وایە هەموو کورد پشتیوانی کاندیدێکی بەهێزی کورد بکاو لە ناوی یەکێتی نیشتمانی کوردستانە و ئەرچی یەکێتی نیشتمانی کوردستانە بەڕێی منیش باشترین کادرەکانی خۆی لێهاتووترین کادرەکانی خۆی و شایستەترین کادرەکانی خۆی پێشکەش بکە لەبەرەوەی بەڕاستی لەم چەند ساڵی ڕابردووە من طبیعەتم وایە کاکەزانە قەت پیاهەڵان و زمانی پیاهەڵانم نییە زمانی ڕەخنەکردنیەکی بیناکاریم لە خۆشەویسترە لەوەی کەوا قسە پەردە بۆش بکەین بۆیە ضرورە کوردیش کادری زۆر باشی خۆی پێشکەشکە کاکە لە کووردا دەیەهان خەڵکی ئەکادمی قسەزان زمانزان لیباقا و دیبلۆماز و خوێنەوار و هەمووانەمان هەیە پەکمان نەکەوتۆ لەسەرەوە هەر ئێستا بۆ نمونە کاکزانە وەکوەوەی کە بازەکرێت زیاد لە 35 کاندید خۆی کاندید کرد بۆ سەرۆکایەتی کۆمار لەوە تقریبا ئەڵەن 70 کەسی کوردیتیایە ئێ باشە ئەمە دەلالت لەواکە کە کورد نخبەیەکی زۆر باشی هەیە ئیداریان دیبلۆماسیان سیاسیان لەبەرەوە پەک نەکەوتۆ لەسەر خەڵک بۆیە قسەکە بێمەوە سەر ئەوڵ و ئەخیر ئەوەیە کە دەبێت کوردێک و یەکگرتوو بێت دەرمانی ئەو یەک و یەکگرتوویە چەند گرنگە بەڕێز کاک نەوزاد ینی ئێستا ئێمە لە ئەنجومەنی نوێنەران لە جێگری دووەمە بینیمان کە مەسەلەن تا ڕادەیەک سەرەتای یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی کاندیدەکەی پارتی نەکردەوە کاندیدیان گۆڕی یەکێتی بە فەرمی تەنها پارتیش سوپاسی کرد بەزیسان لێرە پارتی کاندیدی هەیە ینی چەند جوانە بۆ گەر بڵێن کاکەوە کاندیدی ئێمە یاڵاو یاخۆتەوە ینی من خەمی شتی کەمان بێ خەمی ئەومان بێەوە تا لە ساڵی 2025 خەڵک دوو موچێ وەرنەگرتووە مەسەلەن ئێستا خەڵک ترسی هەیە لەوەش کە نازانێت چۆن موچە وەرەگرێت من 3 ڕۆژ لەمە پێش لە نووسینێکە کورداوتم پێشەوەی ئەم کاندیدوانە دەست پێ بکوتم خۆزگە برایانی پارتی و سەرکردایەتی پاریس و کە ڕۆژی شەمە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیان بۆ بە ئامادەبوونی جەنابی سەرۆک بارزانی و کاک مەسعود خۆزگە کاندیدیان نەبووایە بزانن
چەند پێگەی کورد بەهێزترە بوو چەند پێگەی کورد ئەوە ئابوو و چەند پرۆسەکەی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار چەند بە ئاسانی ئەڕۆیشتە ڕێوە ئێمە هەموو بینیمان سونەکان سێ کاندیدیانە بوو خۆشیان نەزانی دوو کاندیدیان زۆر لاواز بوو متفق و گەورەکەیان بریتی بوو لە هەیبەت حەلبوسی وەزائیدەنیش ئوسامە سامەڕایی پاشەخشەی کرد هەر لە بۆ سەرکەوتنی سونەکان وێنەیەکی زۆر جوانیان پیشکەش کرد بەڕای هەموو ناکۆچەکانی خۆیان بەڵێ بەڕای هەموو ناکۆچەکانی خۆیان بەڕای هەموو ناکۆچیان خۆشمان نەزانین کە چەند ناکۆچیان هەبوو کە ڕۆژی پێشووتر ئوسامە سامەڕایی سەرۆکی حیزبی سیادەیە عەزمە هەر گوتی خۆم هەڵەبژێرم و بۆ منافسی ئەو کەسە بەڵام کاتێک هاتە سەر ئەوەی کە زانیان پێگەی سونە بەرەو کەمبوونەوە چێ بەرەو بچووکبوونەوە چ خوان 77 کورسیان هەیە ئەگەر 15 کورسی لێلا بێت و هێتە سەر چلو ئەوەندا زۆر پێگەیان بچووکە بێتەوە باشە لە هەڵبژاردننی سەیریکە لە هەڵبژاردننی جێگری یەکەمە شیعەکان هەمووی متفق بوون 5-6 لایانی گەورن هەمووی مەساڵح و بەرژەوەندی و ئەوانیان هەیە توانیان بە یەک کاندید بچنە پێشەوەی کاندیدەکەش بە ئاسانی سەرکەوێ ئەوەی کەمایی خەفەت و داخاوە ئەوەی کەمایی ئەوەیە کە پێگەی کورد و سەنگی کورد و قسەی کورد بچووک بوانێ بریتی بوو لە دووبەرە چێمان من بەڕاستی ئەلێرەوە ڕاگەێنم معنای نییە یعنی ڕاستە وەکو مافی من و تۆشە کاکزانە خۆمان هەڵبژێنین بۆ پۆستی سەر کۆماری عێراق بەڵام بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ ئەو کەسانی کە خوان هەڵبژا بە تایبەتی کوردەکان قساگەم من علاقم بەسەر عەرەبەوە نییە دەبێت خەڵک خۆی بناسێ لە پێشەوەی کە خەڵک بناسێ و دەبێت سنگ و قورسایی خۆی بزانێ دەبێت مستەوای خۆی بزانێ دەبێت گرنگی و گەورەی و ئەهەمیەتی ئەو پۆستە بزانێ کاکە ئەچیتە سەر کورسیەک کە شوێنی تۆ نییە زۆر دڵ بەبێ ببەرێت یاخود ئەگەر زۆر ئەوە بێ زۆر تەسکە بێ ببەرێت تۆ ناتوانانی ئیداری بیت من ئەم قسەیە بە حەقیقەت دەکەم هەموو عێراقیش پشتیوانی و قسەیەکە و ڕاستیەکە بە دۆست و دوژمنەوە لە دوای جەنابی سەرۆکی مام جەلال ئەم قسەیەکەم تەعنە نییە بۆ برادەرەکانی کەمان لە دوای جەنابی مام جەلالەوە بەڵام پۆستی سەرۆکایەتی کۆمار جەنابی مام جەلال پڕی کردبووەوە و توانی بوویکە بە سەنگ و قورساییەکی گەورەکە ئێساش نمونەی پێێنینەوە بۆیە بەداخەوە خۆزگا ئەو هەموو کاندیدە کوردە نەبوایە و لە سەروی ئەوە شەوانەیە برادرانی پارتی سەرکردایەتی پارتی تەقریری ئەویان بکردای چونکە بۆ کاکزانە سیاست ڕاستە مامەڵەکردنە و مەسلحەتە و بەرژەوەندیە بەڵام بۆ کورد ئەمە بەڕاستی بە دەرناخوە ینی کورد ئێستا بە پێویستی بە یەکڕێزیە پێویستی بە چارەسەرکردنی پرسەکانی ڕەنگە مەسەلەن ئەو ململانێ و دەستبادانە سەر پێشێ بۆ 6 مانجی تر بۆ 8 مانجی تر ماکەکانی بمێنێتەوە ئەو وەختە تۆ ئیشت بەوەیە کە پرۆژه یاسای بودجە شەڕی واز لە پرۆژه یاسا بێنە کاکە مۆزوعێکی گرنگترمان هەیە جارێ پەرلەمانی عێراق وەکووتمان تا لیژنەکان پێگێت و ئەکەوێتە سەر سکەی خۆی ماوێتی یعنی تا حکومت بێگێت وانە ماوەکەیە باشە تۆ لێرەیە من قسەکەم ئەمەیە ڕۆکەمە دەبی ئێستاش سەرکردایەتی پارتی و ئێستاش نەچوە بچێ دەتوانن هاوکاریەک و هەمانیەکی باشکن لە پرۆسی دەنگدانەکەیە و کاندیدەکانی خۆیان نەتوانن بکشێنەوە خۆ بە حڕێتی خۆیان هەیە باشە نمونەیەکی زۆر جوان پێشکەشکان و ئەو کادرێکە یەکێتی نیشتمانی کوردستان پێشکەش کردووە دەنگی پێبەن بۆ ئەمە وا ئەکات کاکە زانەکە من ئەڵێم سیاست مساومەکردنە تەنازولکردنە مامەڵەکردنە و دیبلۆماسیەتە دانیشین سبەینی هێنەوە سەر کوردستان بۆ پێگەێنانی حکوومەت یاریێمی کوردستان ئایا منم پرسیارە ئەکەم ئەکرێت حکوومەت یاریێمی کوردستان ساڵێکی کەش هەروە کار بەکڕێکەر بیبابێت کاریگەریە بێگەر بەو شێوە دەستبادانە بەردەوام تەبعانەی چۆن نابێت زۆر باشە سروەخان ینی ئێوە ئامادەکاریتان کردو بۆ وەکو ئەوی کە لا بەڕێز کاک نەوزادم پرسی لێرە مەسەلەن ئێستا بەڕێز هەیبەت حەلبوسی بۆ بە سەرۆک ڕاستە پێکاتی سونەکانە بەڵام سەرۆکی پەرلەمانە و هەموو عێراقیەکانە یعنی ناتوانێت وەکو تەفسیری سونە بکە مەسەلەن سبەینێ کەسێک بێ بە سەرۆک کۆماری عێراق کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ نمونە ینی ئەبێ بە سەرۆک کۆماری عێراق نابێ بە سەرۆک کۆماری کورد ینی یەکێتی بۆ سەرۆک وەزیرانی شیعەش بە هەمان شێوە ئەنی خۆ نەمان بیست و ئێمە پەرلەمانتارێک لە سونە لە شیعە لە کورد قسە بکا بڵێ سبەی لە 4 ساڵی ڕابردوو محەممەد شیع سوودانی بەس بۆ شیعە کاری کردووە یعنی ئەوەی گرنگە لیژنەکانە تۆکمەیە بێکەوەیە مەسەلەن پەرلەمانتارەکانە بۆی بچنە ناو تەفاسیلێکی زۆر وردەوە بۆ خزمەتکردنی ئەو تەواو نەکراوانە ئەو کێشاڵ پەسەراوانە ئەو کێشانەی کە لە ساڵانی ڕابردوو بە بەرچاوی خەڵکی کوردستانەوە هەبوون لە نێوان هەرێم و بەغدایە ئەمە چەند گرنگە ئەم تەوافق بڵێ بەڕاستی کاکزانە یعنی من سوپاسی هەواڵەکەم میوانە بە ڕێزەکە ئێمە سەبارەت بە دانانی وەرگێڕ کاک نەوزاد ببوورە ئێمە لە سەبارەت بە دانانی وەرگێڕی کوردی لە خولی پێشووی پەرلەمانەکە خولی پێنجەم بوو من خۆم لەوێ بوو ئێمە پستانێکی زۆرمان کرد لە پەرلەمانی عێراق ئێستاکە وەرگێڕیاندا ناوە و ئیشەڵای ئێمە لە خولی ئێستەی پەرلەمانە کێشەمان نابێت لە نێو هۆڵی پەرلەمان بە کوردی قسە بکەین لەبەرەوەی ئێمە لە نێو هۆڵی پەرلەمان ئەبێ وەرگێڕێکی تایبەتە بێ بۆی عەرەبەکانیش ئەندام پەرلەمانە عەرەبەکان لە ئێمە تێبگەین ئەو قسەی کەوا ئەیکەین خۆشبەختانە ئێستا ئەوە کۆتایی هاتووە
ئێمە کە باسی کاکزانە باسی سێسەرۆکایەتیەکەی عێراقەکەین بێگومان هەر سێسەرۆکایەتیەکە مڵکی هەموو شعبی عێراقا تەنها مڵکی سونە و شیعە و کورد نییە. ئێمە هەر وەکو چۆن وەکو حزبە کوردیەکان ئێمە لە نێو پەرلەمانە بەدوای کاندیدێکی سوننا ئەگەڕێن سەرۆکی پەرلەمان بێ باشترین کاندید بێت بۆ کورد بە هەمان شێوەش بەدوای باشترین کاندیدا لە نێو شیعەکانە ئەگەڕێنکەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت کە باشترین بێ بۆ کورد بە هەمان شێوەش شیعەکان و سنەکانیش بەدوای باشترین کاندیدا ئەگەڕێن بۆ سەرۆکی کۆمار بۆ ئەوەی بە هەمان شێوە نوێنەرایەتی شیعە و نوێنەرایەتی سنە و بە هەمان شێوە نوێنەرایەتی کوردیش بکە کەواتە ئێمە باشترین کاندید کە لە ساڵی 2005ەوە کراوەتە سەرۆک کۆمار لە عێراقدا کاندیدەکانی کێتی نیشتیمانی کوردستان بووە بەشایەتی سرجەم لایەنە عێراقیەکان و بەشایەتی شارعی عێراق و تەنانەت کاسبکاری عێراق و مەرجعیەتی عێراقیش مامجەلال لە هەموو مێژووی عێراق و مێژووی ناوچەکە باشترین سەرۆک کۆمار بووە کە توانوویەتی ئەدای خۆی هەم وەکو سەرۆکی کۆمار هەم وەکو بەڕێوەبردننی کارەکانی عێراق هەم وەکو بە پێشخستنی عێراق لە ڕووی ئاسی نێودەوڵەتی و لە سەر ئاسی دراوسیەکان هەم پێکەوە ژیان لە عێراقدا بەرەو باشتر بوات لە دوایی مردنی بەڕێز مامجەلاریش ئەو سەرۆک کۆمارانەی کەوا لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوونە هاتوونەتە سەرۆکایەتی ببورن لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوونە و سەرۆکایەتی کۆماریان بەدەست گرتووە لە عێراق هەرە هەمویان کەسانێک بوونە کە توانیوانە بەرژەوەندەکانی عێراق بخەنە سەر بەرژەوەندەکانی ترەوە لە نێو بەرژەوەندەکانی عێراقشا بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و ملەتی کورد لە بەرچاو بگرن بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا پێداگریەکەین لەسەر ئەوەی کەوا کاندیدی یەکێتی نیشتیمانی سەر بکەوێت ئێمە لە ئەنجامی ئەو کۆبنەوانش کە لە چەند هەفتەی پێشوو سەرۆک باڤڵ تاڵەبانی هاتووە بۆ بەغداد و کۆبنەوەی کردو لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کە ئێمە ئاگدار بین لایەنە سیاسیەکان بسنۆ بە شیعەشەوە لەگەڵ ئەوان کەوا کاندیدێکی یەکگرتووی کورد بێ لە نێو ئەو کاندیدانەشە پیان باشە کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت ئەم عرفە سیاسی کە لە ساڵی 2005ەوە لە عێراقا دروست بووە هەروەکو چۆن ئێمە کاندیدمان نابێت بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان وەکو کورد و هەروەها کاندیدمان نابێت بۆ پۆستی سەرۆکی حکوومەت وەکو کورد ئەم عرفە سیاسیە ئەبێ بە هەمان شێوە لایەنە شیعەکان و لایەنە سونیەکانیش کاندیدیان نەبێ بۆ سەرۆکی کۆمار بۆی ئەم عرفە سیاسیە کە لە ئێستادا ئێمە ئەزانین بەشێک لە سەرچاوەکانی قانون یاخود بەشێک لە سەرچاوەکانی قانونی نێودەوڵەت عرفە ئەم دابوونەریتە ئەم عرفە تقریبا نەتوانین لە عێراقدا بۆتە قانون ئێستاکە تەطبیقە کرێ ئەگەر بێت و ئەم عرفە سیاسی هەڵبژاردننی سێسەرۆکایەتیەکان لە عێراقدا تێک بچێت سونە خۆی تەرشیح بکات بۆ سەرۆکی کۆمار و بە هەمان شێوە کوردێک خۆی تەرشیح بکات بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە هەمان شێوە شیعەیەک خۆی تەرشیح بکات بۆ سەرۆکی پەرلەمان ئەم عرفە سیاسیە تێکەچێت کە عرفە سیاسیەکە تێکجوو بێگومان بارودۆخی عێراقیش تێکەچیە ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ پۆستی کورد ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بە هەمان شێوە لە هەڵبژاردننی جێگیری دۆمی سەرۆکی پەرلەماندا کە پشکی کووردا وەکو نیاز پاکیکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی نەبوو بۆ ئەو پۆستە کەواتە ئێستا ئێمەش پێمان باشە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان کەسێک دەستنیشان نەکا بۆ پۆستە بەڵام ئەگەیمە بگڕنەوە بۆ لایەنە دەستوریەکە لایەنە قانونەکە ناتوانێت ڕێگری بکەین لە هیچ کەسێک بۆ ئەوەی خۆی کاندید بکات بۆ ئەو پۆستە بەداخەوە ئەمڕۆ من کە ئاگدار بم کۆتا کەسکە خۆی هەڵبژارد ئێمڕۆ ژمارەکان گشتە 81 کاندید کە خۆی هەڵبژاردۆ بۆ پۆستی سەرۆک کۆمار ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمە بتوانین ئەمەلیەکە بە ئاسانی تێنەپەڕی بەتایبەتی لە جەولەی یەکەما بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەگەر بەم شێوەیە بمێنێتەوە دەنگکاندا بشەوێ کەواتە ئێمە ناتوانین بڵێن سێیەکی دەنگی پەرلەمانتاران لە قۆناغی یەکەما بەدەستهێنین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دڵنیایە دەین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشێکی زۆری ڕێکەوتنەکان و بەشێکی زۆری مفاوەزاتەکان و لەگەڵ لایەنە سیاسیەکان کراوە بۆ ئەوەی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بگرێت کە ئێمە دینەوە جارێکی تر باسی پۆستی سەرۆک کۆمارەکەین پۆستێکی زۆر گرنگە لە عێراقا بەداخەوە ئێمە لە ڕووی ئەعلامیەوە بە شێوەیەک پۆستی سەرۆک کۆمار پیشانی خەڵکە دەین بەوەی کەوا پۆستێکە بە کەڵک نایە پۆستێکە سەلاحێتی نییە پۆستێکە دەسەڵاتی نییە نەخێر بە پێچەوانەوە هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق تەکمیلەی یەکەکەن بە هەرسێکیانەوە ئەتوانن سەروەری عێراق بپارێزن ئەتوانین مافی
نەتەوایەتیەکان بپارێزن لە عێراقدا و بە هەمان شێوەش ئەمە زامنی دیموکراسیە زامنی فیدراڵیە کە لە دەستوری عێراقا دانراوە بۆ هەموو پێکاتەکان و بە تایبەتی بۆ پێکاتەی کورد و بۆ هەرێمی کوردستان. ئێمە لە ڕێگەی ئەو ڕێکەوتنە سیاسیانەی کە لە نێو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمانەکرێت لە ئاستی فراکسیۆنەکانەکرێت سەرۆکی فراکسیۆنەکانەکرێت لە دەرەوەش لە سەر ئاستی حزبەکانەکرێت هەر ئەم ڕێکەوتنە سیاسیەکەوا ڕنگدانەوەی ئەبێ لە نێو پەرلەمانی عێراقا بۆ تێپەڕاندنی سەرجەم یاساکان کە لە نێو پەرلەمانی عێراق تێپەڕێوێ. خۆشبەختانە من ئەتوانم بڵێم خولی پێنجەمی پەرلەمان باشترین خول بوو بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە بە یەکگرتووی توانیمان زۆرترین پرۆژە یاسا بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان داڕێژین یاخود دەنگی پێ بدەین کە ئەو پرۆژە یاسایانە هەمووی لەسەر ڕەفەکانی پەرلەمان. باش سروەخان ئێستاش خەڵک چاوی لە موچەیمان جیانزە و دوانزەیە هیچ ئەمەلێک هەیە ئەوەی کە ئێوە گفتوگۆتان کردو لە نێوان خۆتاندا ئەو دوو موچەیە مەسەلەن بکرێتە قەرزێک بکرێتە سوزانم لە بودجەی ئەم ساڵ لە پارەی ئەم ساڵ ئەگەر بەشبەشیش بێت مانگانە ئەو قەرزە بدرێتەوە بە فەرمانبەران؟ بەڵێ دیارە ئێمە کە باسی تشکیلی پێکێنانی حکوومەتەکەین لە دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان گەورەترین کوتلەی نێو ئەو فراکسیۆنەی کە زۆرترین کورسی هەیە بێگومان دەوڵەت یاسایە فراکسیۆنی شیعەکانە کە حکوومەت پێکەهێنن لە کاتی دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە دێتە نێو پەرلەمان بەرنامەی 4 ساڵی حکوومەتەکەی ئەخاتە بەردەمی پەرلەمان بۆ ئەوەی ئامادەکاریتان کردووە کە ئێوە گفتوگۆ لەسەر بابەتە بکەن؟ بەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لەو خاڵانەی کە ئەمانەوێ جێگیری کەین لە منهجی حکومی 4 ساڵی داهاتووی ئەم حکوومەتایە ئەوەیەکەوە ئێمە موچەی ئەم دوو مانگە نەفەوتێت بەڵکو بخرێتە ساڵی داهاتووەوە ئەو کاتە ئێمە کە کەوتینە گفتوگۆ مفاوەزات لەگەڵ ئەو کەسێک کە مڕەشەح ئەبێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی داهاتوو ئیتر ئەو کاتە ئێمە لەگەڵە کە دانیشتین لەسەر ئەساسی ئەقساد بێ لەسەر ئەساسی پێدانەوە بێ لەسەر هەر ڕێگای بێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە خاڵەکانی ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێکەوتن لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتوو ئەو یەکێک لەو خاڵە گرنگانی کەوا قسەی لەسەرەکەین وەکو بەرنامە ڕێژیش بۆ خۆمان بەرنامە ڕێژیمان لەسەری کردووە. باشە ینی سروەخان تا چەند جەنابەت خولی پێش و پەرلەمانتار بوو ئەم خولەش بە خۆشحاڵی و پەرلەمانتاری سەرکەوتوبی بەڵام چەند مەسەلەن هەماهەنگیتان کردو لەسەر پرسەکانی دیکە قسە بکەن نەک فۆکەسی خەڵک هەر بچێتە سەر ئەو بابەت و پرسانەی کە لە ساڵانی ڕابردوو باڵپەسەرایی ماونەتەوە یان دەردە پیریە نەک وەکو ساڵانی مەسەلەن خەڵک چاوی لە گۆشەیەک بێ دیدی خوای ئەم مۆزوع چارەسەر بێ ئەو چارەسەر نەوین شێندێ شتە بێ لە منهەجی وەکو جەنابەت دوتت لە منهەجی حکوومەت و کابینەکەدا هەبێت. بەڕاستی کاکزانە ئێستاکە ئێمە خۆشبەختانە ڕێکەوتنێک لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا هەیە کە تایبەتە بە ڕادەستکردنی نەوت بە عێراق داهاتی ناوخۆش دەدرێتە عێراق. ئەم ڕێکەوتنە ئێمە کار لەسەرەوەکەین کەوا حکوومەتی داهاتوی عێراق کە پێکەهێنرێت یەکەم بەرنامەی ئەوە بێکەوە یاسای بودجەی ساڵی 2026 بنێرێتە پەرلەمانی عێراق. پێویستە هەمووکو حکوومەتی هەرێمی کوردستان هەمووکو لایەنە سیاسیەکان هەمووکو کوتلە فراکسیۆنە کوردیەکان لە نێو پەرلەمانی عێراق ئێمە لەسەر خاڵێک ڕێک بکەوین ئەویش ئەوەیە ئەم ڕێکەوتنە لە نێو منهەجی میزانی ساڵی 2026 حکوومەتی عێراقیە جێ بکەینەوە و هەروەها ئیزافەی بۆ بکەین. ئەو ئیزافەیە چۆن بێت؟ ئێمە لەبەر ئەوەی ڕێکەوتنەکە تاوەکو ئێستا لەسەر ئەساسی موچەیە ئێمە تەنها موچە لە حکوومەتی عێراقی وەدێ بۆمان بەداخەوە نەبوو بودجەی وەبەرهێنانمان بۆ دێت نەبووجەی بژانەوەی پارێزگاکانمان بۆ دێت لە بودجەی سیاسی ببورن لە بودجەی سیادی ئەو بودجەی کەوا پێویستە بۆ هەرێمی کوردستان بێ ئەو بودجە سیادیشمان بۆ نایەت بۆیە پێویستە ئێمە خۆمان هەڵبگرین بۆ مفاوەزاتێکی دوور و درێژ بۆ کۆبوونەوەیەکی دوور و درێژ بۆ ڕێکەوتنێکی دوور و درێژ بۆ ئەوەی هەمان ئەو کێشانی لە ساڵی ڕابردووە یاخود لە خولی پێشووە
تووشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاتووە دووبارە نەبێتەوە هیچ نەبێ ئێمە لە ساڵی داهاتوو لە بودجەی ساڵی 2026 تەزبیتی بکەین کە موچەی هەرێمی کوردستان مانگانە هاوشێوەی موچەی بەغداد بێت. بێگومان ئەم ڕێکەوتنێشکەوا لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا هاتووە بەپێی ئەو زانیاریان لای ئێمەیە بەردەوامە بێت و بە تایبەتی سۆمەش خۆی ئەعلانی کردووە کەوا ئەو گرێبەستانە تازە ئەکەنەوە لە بینی خوان و لە بینی هەرێمە ئەمە ئەبێتە بنەمایەک بۆ ئەوەی ئێمە لە بودجەی ساڵی 2026 کێشەدارایەکانمان لەگەڵ عێراقا چارەسەر بکەین. باش ئەگەر مەلات سروەخەن کاک نوزات چەند گرینگە مەسەلەن بەڕاستی فۆکەسەکە بکەوێتە سەرەوەی کە خەڵک موچەی نەفەوتێ کە استحقاقی پێشمەرگە مادەی 140 مەسەلەی نەوتۆغاز یاسایەک دەرچێ ئێمە هەر چاومان لەسەرەوە نەبێت کە بزانین ئەی چێ بردەوە چێ دۆڕ ئەی چێ کردی ئەی چێ بردی مەسەلا ئەی ئەمە استحقاقی خەڵکە ناکرێمە هەموو ساڵێ کۆمەڵێک شتی تەواو نەکراو بسپێری ناموو ساڵێ هەموو خولێک بیسپێرین بە خولێکی دیکە. بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لەو پێنج خولەی پەرلەمانی عێراقا بەداخەوە وابووە یعنی خۆ هەمومان بڵێ شت کراوە هەوڵی ژیراوە گفتوگۆش کراوە بەڵام وەکو وتم یعنی ئەوانە جێبەجێ نەکراوە وەکو سروەخان فەرمووی من هەنگێک لەو بابەتانە کە گرنگە کە جەنابەت باست کرد مادەی 140 لەو مادانە کە بەداخەوە دەبووە لە ساڵی 2007 تا جێبەجێ بکرا لە سوێکی 2007 تا بووایە هەرسێ قۆناغەکە جێبەجێ بکرا بەداخەوە نەکرا. دروستکردنی ئەنجومەنی دووهەم بە هاوپشتیکە نوێنەری هەموو پارێزگاکان و هەموو ئەوانەی هەرێمەکانی تیابی ئەوە زەرورە کە باز بکرێ و بەشە بودجەی دەردیکە سروەخانوتی ئێمە ئێستا بەداخەوە چەند ساڵێکە بەس باشی موچەی هەرێمی کوردستان دەکەین کاکە تۆ بەشە بودجەت هەیە وەکوەوەی کە ساڵی ڕابردوو دیاریکرا 12.67 لە هەر سێ ساڵەکە تهدید کرا پێم وایە ئێمە تەنها چاومان لەسەر موچە بوو ئەوە ژێچەکە لە خەلەکان کە ئەم ساڵ نابێ وا بکەن ئەو برادرانە و ئەو فراکسیۆنە کوردەکان هەموو مستحقاتەکانی کە سیادەکان کە بەشی هەرێمی کوردستانی تێکەوێت لە داو دەرمان لە کشت و کاڵ لە قەرزە نێودەوڵەتەکان کاکە قەرزی نێودەوڵەتی خۆ سروەخان باشترە زانێت چەندین قەرزی نێودەوڵەتی بە ملیان و ئەوە وەرەگیرێ سەیرەکەی پشتی هەرێمی کوردستان تا ئێستا نەرداو لەم 2-3 ساڵی ڕابردووە ئەوە زائیدەن بوژانەوەی پارێزگاکان و وەبەرهێنان و ئەوانە کە بۆ خۆی بەداخەوە عێراقی ژێستەکانە بەو معلوماتان من بۆ خۆم خبرەیەکی ئیداری ئەوم هەیە بودجە هەمیشە دەبێت لە دەوڵەتانێکە کە بەتەمای پێشکەوتن و وەبەرهێنان و ئاودانکردنەوەی وڵات بێ و خۆشگوزەرانی و خزمەت گوزارەکان پێشکەش بە میلەتەکەیکە دەبێت بەلایانی کەمەوە لە 165 بۆ لە 170 بودجە وەبەرهێنان بێ بەڵام بەداخەوە ئێمە بە عەکسمان کردێتەوە لە 170 بۆ تەشغیلیە و لە 130 و لە 125 بۆ وەبەرهێنانە لە عێراقی شاخۆ پرۆژە ئاودانەکانی هێندە زۆر نین کە ئاواتیان پێ بخوازێنین لەوانەیە لە پایتەختی عێراقا لە بەغدادا چەند پرۆژەیەکی بەرچاو هەبن بەڵام بچۆرە باشوور و ئەوانە هەروێرانەیە وەکو باسیەکەن لەبەر ئەو خاڵانە گرنگە کە ئەو برادرانی ئێمە لە فراکسیۆنەکان گرنگی زیاتری پێ بدەن و بەیەک و یەکگرتووی ئەمە خاڵێکی ئەتوانن مەسەلەی ئەو ئیدامەی ئەو ڕێکەوتنە نەوتیە بکەنە دەرفەتێک بۆ ئەوەی کە موچە نەفەوتیان کاکە من خۆم متابعم و بۆ خۆم سپۆڕێکم نەوتە بۆ ماوەی 3 مانگیکە کۆمپانیای سۆمۆ ئاشکرای کرد کە درێژکراوەتەوانێ و لەگەڵ ڕێکەوتنەکان درێژکاتەوە بۆ 3 مانگی داهاتوو لەبەرەوە مە خاڵێکی زۆر ئیجابیە و ئەم 3 مانگە و بەڕێی من ترس لەسەر موچەکانی مانگی 1 و 2 سێنیە خۆشبەختانەش پرۆسەی هەناردەکردنی نەوت هەرێمی کوردستان بەردەوامە هەر ئامارێک کە ئەم متابعەم کرد لە 27 مانگی نەوە کە دەست کراوە تا سیوێکی 12 بڕی 19 ملیۆن و 594 بەرمیل لەوتی هەرێمی کوردستان فرۆشراوە کە ئەمە ئەگەر بە 61 دلاری معدەلیش تێپەڕ بکە نزیکی 1 ملیار دلارە بێ کاوە کەمیەتێکی بە زۆر باشە لە ماوەی 3 مانگە ئەگەر تۆ ساڵەکە تەواو بکەیت و سیعرەکانیش بەرز بێتەوانێ ئەو ئەوەندەی کە هەرێمی کوردستان پێگەی گوداری قسەکانی بەقوە دەبێت من لێرە ڕووداکەمە سروەخان و هەواڵەکانی خۆم و هەموو کوردەکانیش لەوێ لەبەر ئەوەی ئێمە ساڵانی ڕابردوو یەکێک لە خەلەلەکانمان ئەوە بوو لە یاسای بودجەی عێراقا دائیمەن هەرێمی کوردستان پابەند دەکرا بە بڕێک نەوتەوانێت کە دەبێ مانگانە بدرێ بە کۆمپانیای سۆمۆ و دەوڵەتی عێراقی نەمانەتوانی و یاخود نەمانەوی زیانە کە ئەکرا لەبەر ئەوە ئێستا خۆشبەختانە ئەو کێشە مەعزەڵە گەورەیەمان لە کۆڵ بۆتەوە کەواتە کێشەی موچە بەڕاستی بێ زۆر ئاسایی بێتەوە زۆر بچوک بێتەوە لە بەرامبەر کێشەی مادەی 140 و هەموو بابەتانی کە باسمان کرد ئەمە خاڵێکی کە من وەکو وتم کاک زانا سەردەمەکە گۆڕاوە خەڵک وشیار بووە بە عەرەبیشەوە بە سونەشەوە بە شیعەشەوە بە هەموو پێکاتەکانەوە بە خۆشمانەوە
خەڵک ژیانی ئەوێ خەڵک خزمەت گوزاری ئەوێ خەڵک دەنگانێکی ناوێت کە 4 ساڵ وەکو ئەڵێن ئێستا بۆتە قسەکردن لە سوۆسیال میدیا و لە ڕاگەاندنا 4 ساڵ لەگەڵ ڕێزمە قسەکەم نیەتیمان مەبەستمان هیچ کەسێک نییە بە عەرەب و سونەکانیش مەبەستە 4 ساڵ 329 کەسەکەینە ملیۆنەر خەڵک فەقیرترەکەین ئەم معادلەیە دەبێ بگۆڕێ خەڵکانی کە ئەچناوێ پیرۆزیان بێ ئەو ئەرچیان لەسەرە واجباتیان لەسەرە بە دەنگی خەڵکی خۆیان چوون دەبێت لانی کە میژدانی خۆیان مرتاحکەن وەکار و ئەرچی خۆیان جێبەجێ بکەن بۆیە خەڵک وەکو وتم وشیار بووە لە ئەنجامی ئەم هەڵبژاردنانەیە دەبینین نیسبەتی پوچەڵ چەندە نیسبەتی دەنگدان چەندە نیسبەتی تووڕەبوون و زویر چەندە بۆەوەی دڵمان خۆش نەبێ بەوەی کە ئەم پرۆسێوا بێ زائیدەن وەکو جەنابەت وتێت عێراق لە دوورگەیەکی چۆڵی بیابانە نییە کاریگەری لەسەر خەڵک نەبێ و خەڵکیش کاریگەری لەسەر نەبێ ئێمە لە ناوچەیەکی زۆر گەرم و زۆر چر و زۆر بەرژەوەندی خوازی هەموو دەوڵەتانین بە ناوچەیی و بەزلهێزەکانەوە گۆڕانکاریەکان لە بەردەمی دەوڵەتی عێراقیایە بە هەرێمی کوردستانیشەوە پێتوانێ مەسەلەن ڕوبڕی هەر گۆڕانکاریەک ببێتەوە نابێتەوە بەم وەزعانەوە چونکە خۆتان نەزانن و ئێستا زۆربەی محەلیلە سیاسەکان شارەزا دارایەکان و لەم کۆتاییەشە سەرۆگۆزیران محەممەد شیع سوودانی و تەیب سامیش دانیان بۆ داناوە ئەگەر نرخی نەوت بێتە خوار 55 دلارەوە عێراق کورتێنانێکی عەجیبێ بێ لە بودجەدا ناتوانێت هەموو پێداویستیەکان دابینکە ناتوانێت موچە لە ماوەی 30 ڕۆژە دابینکە ئێمانە هەمووی مەعزەڵان هەمووی کێشە و مەشاکلن سەرڕای ئەوەی کە تۆ ناتوانیت وەکو وتم خزمەتگوزارەکان پێشکەشکەی پرۆژەی ئاودانی پێشکەشکەی وەبەرهێنان پێشکەشکەی ئەمە دەوەستێتە سەر عەلاقەتە باشەکانی ناوچەیی و نێودەوڵەتیەکانی تۆ بۆیە بەڕاستی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە یەک پاکێجن چەندە هەرێمی کوردستان بەقوت بێ ئەوەندە عێراق بەقوت دەبێت چەندە عێراق یەک و یەکگرتو بەقوت بێ ئەوەندە هەرێمی کوردستانی لە سای ئەو سیاسەتی یەک و یەکگرتووە بەقوت و بەهێزە بێ بۆیە ئیتیفاقێک یاخود من دەڵێم سازانێکی نیشتیمانی لەسەر ئەساسی یاخود لەسەر ئاسی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ساز بکرێ هەموو پێکاتەکان هەموو فراکسیۆنەکان هەموو ئەوانە دەبێت یەک و یەکگرتو بوون و یەک لوغە یەک زمان یەک قسەیان هەبێت وەکو وتم جەنابن لە پێشەوە زۆر جوان باست کرد سەرکردایەتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە وا نەزانم زۆر بەقوتن و زۆر بەهێزن وا نەزان کە کەس ناتوانێت لەگەڵ ڕێزمە قسەیەکەم جۆچکەی هەن بگرێت و وەکو لە نیوەشەوە بە هەلیکۆپتەر باریان کردن وەکو سەرۆکی فەنزەوێلا بۆیە عێراق وڵاتێکە بەداخەوە تا ئێستا لە دوای 23 ساڵ سەروەری و سیادەی خۆی بە تەواوەتی نەجێڕاتەوە نە لە ئاسمانە نە لە ئەرزا نە لە ئاوەکانیە کێشەی گەورەمان ئێستا سیادەی ئەوەی هەبێت سیادەی ناقسە کاکە لەبەرەوەی تا ئێستاش ئاسمانی دەوڵەتی عێراقی لەلایەن هاوپەیمانانەوە دەپارێزرێت تا ئێستا کێشەیەکی مەعزەڵەی گەورە هەیە ئەوە لە ساڵانی داهاتووە هێتە بەردەم لەگەڵ دەوڵەتی کوێتە لەسەر بەندەری مبارەکی گەورە باشە لەسەر ئەرز دەبینین کە سوپایشی بەهێزمان نیە سوپاشی یەک و گرتومان نیە ڕەخنە و گلەی زۆر هەیە لە میلیشیا چەکدارەکان کە ئەمە بوونەتە کێشە و سەرێشە بۆ دەوڵەتی عێراقی و من دوێنێ کاکنەزە چەند گرینگە ئەم نێتپاچی عێراق و ئەم یەکریزی عێراقیش ببێتە بنەمایەک بۆ پێکەنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەن هەتا جەنابەت باسی وت کردەوە لە پارتێکە مەسەلەن کاندیدەکانی بشوێنێتەوە ئەین کاریگەریە بێ لەسەر پێکەنانی خێرای کابینەی بەدڵنیاییەوە من ئەڵێم خۆزگەم دەست پێشخەریەک وەکو ئەوەی کەوا وەکو بە هەردای منوا بڵێن و حەزیشیان لێکەوا بڵێن کە کاک مەسعود بکەینە براگەورەی هەموو لایەک یەک دەست پێشخەری بکردایە هێشتاش ماومانە لەبەرەوەی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار مدەی مانگێکی لەبەردەمایە خۆزگەم دەست پێشخەریەکێ کرد کۆبوونەوەیکی هەموو حیزبە سیاسەکان و سەرکردسازەکان و بە تایبەتیش لەگەڵێکی نیشتیمانی کوردستان بوو یەک دەنگ و یەک ڕێ وەکو خۆی پێشنیازی کرد بەداخەوە ئەو بانگەوازە و بەیاندامی بارگای بەرزانی کە لە پێش هەڵبژاردننی جێگری دوو هەما بووە مای تێکدانی ڕیزەکانی بینی یەکێتی و پارتی خۆزگە لەسەر هەر ئەو خاڵانە منە و خاڵانی جەنابی دووباراکەمەوە کۆبوونەوەی هەموو سەرکرد سیاسەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەک دەنگ و بە یەک ڕنگ هەر لەوێ بەیانێک دەرکەن ئەوە هەموو کورد پشتیوانی لە کادیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین هەلانی کەم وەکو ئەڵێن ڕەدی فعلە چاکەکە و کارە چاکەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاندیدی نەبوو بۆ جێگری دووهەمی پەرلەمانی عێراق خۆ دەیتوانی ببێ مادام ئەگەر سەرۆکی هەرێم وەکو باسیەکەن پۆستێکە بۆ کووردا خۆ جێگری دووەمیش تاپۆ نەکراوە لەسەر هیچ لایەنێک کاکە لەبەرەوە دەیتوانی یەکێتی نیشتیمانی کوردستان کادرێکی زۆر باشی خۆکی ئەوکە وەلۆبیش بکە و ڕەنگیشە دەربچووایە بەڵام کە ئەمەمان نەکردو ڕێز و احترامی ئەو تەقلیدا ئەگەین کە وەکو سروەخان باسێکە تەقلیدێکی سیاسی 23 ساڵە لەسەری ڕۆژین وەکو وتوان عورفێکی لێ هاتووە ئێستا کە هێتە سەر هەنگە پلەپۆست من پێم سەیرە هەنگە سەرکردایەتی پارتی لە ئەسی مەکتەبی سیاسی و سکرتارەتی مەکتەبی سیاسیانە باز لەوەکەن لەم قۆناغەیە پێمان باشە ئەمە وانە بێ و ئەوە وابێ ئەم پۆستە لای پارتی بێ و پۆستە
مەسەلای یەکێتی بێ کاکە ئەگەر مەسەلە دڵسۆزی و خەمخۆری و خەبات و خوێن و فرمێسکە پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ حیزبێک شان لە شانی نادا و هیچ حیزبێکیش بە خەمخۆر و دڵسۆزن لە خۆی دانانێ بۆ میلەت و پاراستنی نەتەوەکە و نیشتیمانەکەی و خزمەت گوزارەکان لەبەرەوە بەڕێی من وایە ئەو سەرکردایەتی سیاسی پارتی بە عەقلانیەتێکی باشتر بە عەقلێکی کراوەتر بە مامەڵەیەکی باشتر وەکو ئەڵێن حیزبی یەکە من دەستیان درێژ بێت بەخشندەتر بن دڵکراوەتر بن کاکەم یعنی هەندێک نمونەی زۆر جوان هەیە لە مێژووی خەبات و ملبلانەکانی بینی پارتی و یەکێتیە هەمومان بینیمانە لەو پەڕی گەرمی براکوژی خۆوانەیە جەنابی مام جەلال بە تاقی تەنیای و خۆی و سایقێکەوە دەچوە سەری ڕەش و هەموو بەسەڵەکانی دەتوانەوە جەنابی مام جەلال هەر لە دواییە لە حیسەیەکی نیشتیمانی کوردستان 2 ساڵ سەرۆکاتی حکوومەتی هەرێمی یایەوانە حکوومەتی هەرێمی یایەوە بە پارتی چەندین پۆست و پلەی گرنگی یایەوە بە پارتی هەر قسەمان نەکرد و پێشمان خۆش بوو لەوانەیە لە ناو دڵی خۆمانەوە کادر پێشمان ناخۆش بووێ بەڵام ئیلتیزامان بە قەراری سەرکردایەتی خۆمانەوە کردەوە ئێستا من ڕۆکەمە جەنابی کاک مەسعود دەست پێشخەرێکی مێژوویی بکە بە سەرۆکی هەمومان بە بەرجەعی هەمومان بە نمایندەی هەموو میلەتی کورد کە حەسان لێ وا باسیکەین کە وەکو وتم هەڵی ژەگرێ و لاریشمان لێ نییە بۆیە بەڕاستی کاک زانەجان ئەم قۆناغە قۆناغێکی زۆر هەستیارە ئەی تۆ ئەگەر لەگەڵ بەغا دەستم بشکێنیتەوە قۆڵم بشکێنیتەوە پاشقولم لێ بگری دەتەوێت من لە حکوومەتی هەرێمی کوردستانە تەنازلت بۆ بکەم نەرمی بۆ بێنم و بە مەرجەکانی تۆ ڕازی بم من قسەیەکی زۆر سەیرم لایەتە ئەوە کە حەزەکەم ئەمانە باسکەم بۆی سەرکردایەتی یەکێکیان گوێی لێ بێ حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی دووهەمە ئەگەر بەڕێقەم و بە قسە بکەین ئێستا باشە وەکو خەباتیش پێم وایە خەبات لە پێش هەمویانەوە بووە کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەباتی شاخە دەسەڵاتی گەورەی بەسەرپان و پۆڕی هەموو هەرێمی کوردستانە ئەومان ناوچە ئازادکراوەکانە بووە هەندێک حیزب هەر نەبوون و هەندێک حیزب هەر چالاکیان نەبووە لەسەر حدودەکانە بووە بە دووربین سەیری هەرێمی کورد ناوخۆیان بکردایە باشە کاکە من پۆستی هەر پۆستێک بەریەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێ حەقی خۆمە کێدا بنێم باشترین کادریش دانێم یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کادر پەچی نەکەوتووە حەقی ئەوە نییە تۆ وەرەقەیەکی سوور دایمە بەدەستەوە بێت زانام ناوێ و نەوزادم ناوێ و ئەحمەدم ناوێ و مەحمودم ناوێ و فڵانمەوێ فسارمەوێت من مەسئولم لە کادرەکەی خۆم باش بوو دەستخۆشی لێ یەکەم بوو پشتیوانی یەکەم خراب بوو دەکادریکەی بۆ تەعینەکەم لەبەرەوە ئێمە من ئەم قسەی حەزەکەم تەواوکەم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ژەمادەوە ئەتوانی حەقی ڤیتۆ بەکاربێنین بەڵام ئەمە ناکرێتە ئەوەی کەوا خەڵکی کوردستان تیامادوویکەن ساڵێکی کە حکوومەتکە کاکە بیرت نەچێ ئستا ئەمڕۆ ساڵێک و یەک مانگ و 4 ڕۆژە ئێمە حکوومەتمان نییە پەرلەمانمان نییە حکوومەت کار بەڕێکەرە سەرۆکی هەرێم کار بەڕێکەرە احترامیشمان لە هەم سەرۆکاتی حکوومەتی پارتی گرتووە هەم سەرۆکای هەرێمی پارتی گرتووە بەڵام ناکرێت ئەمە میلەت بکەینە قوربانی لە سایەی هەموو ئەم ئالانگاریە گەورانی ناوچەکە و دنیا کە ئێمە خۆمانەوەیە بەڕاستی شەرعیەتی دام و دەستگاکان کە یەکێک لە خاڵەکان کە هەمیشە لەم 34 ساڵەیە باسمانە کرد کە پەرلەمانی هەڵبژاردنمان هەیە و حکوومەتی کە ئەوەمان هەیە بەداخەوە بەدەستی خۆتان خەریکە علامەتێکی ئیستیفهامی گەورە لەسەر شەرعیەتی هەموو دام و دەستگاکان کاکنەوزاد سروەخان دوا سەرنجی خۆتم پێ بڵێ سپاس دەکەم ماندوومان کردی سروەخان دوا سەرنجی بەڕێستان دوا قسەیەک ئەگەر هەبێت دوا پەیامێک ئەگەر هەبێت بڵێ کاکزانە زۆر سپاس دیارە بێگومان دوا سەرنجی من ئەوەیە ئێمە ئەگەر لە عێراق یەکگرتوو نەبین یەکدەنگ نەبین یەک ڕەنگ نەبین ناتوانین هیچ پرۆژە یاسایەک تێپەڕێنی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان ناتوانین بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بپارێزین بۆیە هەروەکو چۆن لە پێشتردا لە بەشێکی زۆری کێشەکانە کە تایبەت بۆ بە هەرێمی کوردستان یەکگرتوو بووینە پێویستە بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار واروها بە هەمان شێوە بۆ تێپەڕاندنی سەرجەم پرۆژە یاسایەکان بۆ پرۆژەی بوجە بۆ دەیان پرۆژە و دەیان کێشەی ترکە پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدادایە بۆ چارەسەرکردنی کێشەی مادەی 140 چارەسەرکردنی کێشەی جوتیاران بوجەی سیادی بە هەمان شێوە بوجەی جوتیاران کێشەی گەنم و دەیان کێشەی تر پێویستە ئێمە یەکگرتوو بین بۆیە من بە باشی ئەزانم یعنی لەم کاتەیە ئێمە وەکو هەموو لایەنە سیاسیەکان کۆنگرەیەکی نەتەوەییمان هەبێ سەبارەت بەوەی ئێمە بەرنامەی ستراتیژیمان هەبێ لە داخاتووە چی بکەین بۆ کورد لە عێراقا ئەم کۆنگرەیە پێویست ناکە
ئێمە درێژە بدەین بە هەموو کێشەکان. ئەم کۆنگرێ سەرجەم پەرلەمانتارانی بەغدا، پەرلەمانتارانی کوردستان، وەزیرەکانی بەغداد، وەزیرەکانی کوردستان، سیاسەتمەدارەکان، کەسایەتیەکانی هەرێمی کوردستان بانگهێش بکرێ بۆەوەی ئێمە بتوانین پرۆژەیەکی گشتگیر، پرۆژەیەکی درێژخایەن دروست بکەین، بتوانین لە 10 ساڵ و 15 ساڵی داهاتووە لە عێراقا چی بکەین بۆ ئەوەی فیدرالی بپارێزین، بۆی کێشەی موچە چارەسەر بکەین، بۆی کێشەی مادەی 140 چارەسەر بکەین، بۆ ئەوەی ئێمە سەرجەم کێشە نەتەوایەتیەکانمان لەگەڵ عێراقا چارەسەر بکەین. سوپاس بۆ خوای گەورە و سوپاس بۆ سەرکردانەی کەوا هەوڵ و ماندووبوونیان کرد لە نووسینەوەی دەستوری عێراقی تاوەکو ئێستا بەشێکی زۆری مافەکانی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقا چەسپاوە. ئەتوانم بڵێم تاکە دەستورە کە لە مێژووی نەتەوەی کوردان نووسرا بێتەوە، مافەکانی هەرێمی کوردستان، مافەکانی کوردی لە عێراقا چەسپاند بێ. ئێمە لە ئێستادا پێویستیمان بۆیە دەست بگرین بەو دەستورەوە، پێویستە کار بکەین لەسەر جێبەجێکردنی ئەو دەستورە، پێویستە کار بکەین لەسەر ئەوەی ئەو مادانەوە ئەو بڕگانی کە لە دەستوری عێراقایە وەکو خۆی جێبەجێ بکرێت. ئەگەر بێت وەکو خۆی جێبەجێ بکرێت، ئێمە وەکو هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکمان نابێ لە عێراقدا. سپاس بۆ بەڕێز سروە محەممەد ئەندامی انجومەنی نوێنەرانی عراق لە بەغداوە لەگەڵمان بوو. سروەخان سپاس دەکەم. هەروە سپاس بۆ بەڕێز نەوزاد مهندیس چاودێری سیاسی سپاسمان کرد. سپاس بۆ بەڕێز شتان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن. ئەمانەتی خوای گەورە بن.